زیاتر لە 15 ساڵە دەست و پەنجەی لەگەڵ دەرزی و بەن و پێڵاوە شەکەت و دڕاوەکانی هاوڵاتیان و کاسبکاران نەرم دەکات. سەرڕای سەرچاوەیەکی دارایی وە خۆی دەڵێت خۆشەویستی بۆ کارەکەی وای لێ کردووە لەسەر ئەم کاری بەردەوام بێت و تەنانەت بە شەوانیش دوکانەکەی تا درنگانێکی شەو بەکراوەی دەهێڵێتەوە. کەریم فەرەج هاوڵاتیەکی قەزای دەربەندیخانە لە ناو جەرگەی بازاڕی شارۆچکەکەیدا لە دوکانێکی 5 مەتریدا سەرقاڵی کاری پینەچێتیە بەهۆی پیشەکەیەوە و ڕووخۆشی و بەدەمەوە بوونی هاوڵاتیان بووەتە کەسێکی ناسرا و خۆشەویستی ناوچەکە. بەیانی زوویە ماتا ئێوارە لێرە مامۆ تەقریبا بۆ ساڵێک لەڕوا لەبەرەوەی کوڕەکەم لەگەڵان نەماوە لە زانکۆیە هەموو ئێوارە نوێژی عیشا لەم مزگەوتەیەکەم و یەمە هەتا سەعات 10 و 11 شەو لێرەم. وەڵڵی بازار ئیسە بەعام وێسیایە بازار بەعام کەینا لە پێشتر وەڵی سێتە لە بەو بیوە و مەعاشێکی نەوێ و هیچ شتێکی نەوێ بژێوی ژیانی بردینەوە ڕێوە باش و بەس ئیسا ئاگام هاالێ بازار هەر نەک من هەمووی بازار عام کزە. ئێمە ئیشمان لەگەڵ مەکتەبایە مەکتەب کراوە ئیتر ئیشی ئێمە جانتایە پێڵاوی تەلەبەیە هی مامۆسایە هەمووی ڕومانتیەکە و ئیشمان هەیە دا کە مەکتەب داخلیا ئیشمان تۆزە کزەوێ بەڵێ باڵا ئیشەیە بەڵامەکی وەکو ئەوە نەکە کاتی مەکتەب جانتایە پێڵاوە ناوکەپی پێڵاوەکەیەتی پێڵاوەکەی بنەکەی تەقە بنی بۆ دانی ئەوانەیەکە سەم بە زۆری پێڵاوی ئەمڕۆ بزمار کەم بووە باوەڕ بێ لەوانەیە مانگێکە و بزمارم خاڵی کردە تەواو نەبووە داران پاکەتێ بزمار بەشی 3 ڕۆژ تەواوە بوو ئەو مانگێکە زیاتر لێدام کردە خاڵی نەبووە لەبەر چی ئیشی بزمار نەماوە هەمووی بووە بە ئیشی ئەم تەقەڵە ئیشی ئەم تەقەڵەیە هەمووی هی پیاوان ژنان ناڵان هەمووی بۆ ئەم تەقەڵە.